دیارە ئێمە وەکو دەستەی دەستپاچی لە هەرێمی کوردستان تەنها ئەرچیمە ئەوە نییە لێکۆڵنەوە لە کارەکانی و کردداری حکوومەت و بابەتی گەندەڵی. ئێمە سێ ئەرچی ڕئیسیمان هەیە. یەکەمیان ئەرچی وقایە و خۆپاراستن و شەفافێتە. ئەرچی دووەم چاودێریە لەسەر بڕیارەکانی دادگا، بڕیارەکانی حکوومەت و کارەکانی و هەروەها قۆناغی ئەرچی سێممان لێکۆڵنەوە لە کەیسەکانی گەندەڵی. لێکۆڵنەوە لە کەیسەکانی گەندەڵی دیارە بە دوو قۆناغ دەڕوە. یەکەمیان لێکۆڵینەوەیە لە دادگای لێکۆڵنەوەکان کە لە شارەکان، ئەوە ئیشی ئێمە نییە وەکو فەرمانگەی یاسایی. کاری دووەم کە دەچێتە دادگا تایبەتمەندەکان، ئەمە لەوێن ئەو کەیسانی کە ئیحالە کراون لە بۆ دادگا تایبەتمەندەکان ئیمە لەسەرەوانە لەبەر هەندێکە و ئەو بڕیارانەی کە دەریش دەچن بڕیاری دادگایە. ئێمەم لەوانەیە ئەگەر ئامادەبوونمان هەیە، لەوانەیە ئەگەر بڕیارێک بەدڵمان نەبیتن ئەوەندە دەتوانین تانە لە بڕیارەکە بگرین. ئەو داتای 2019 تان ئێستا دەخەمە بەردەست. ئەو داتایە بەجێرەی پارێزگاکانتان لۆ بخینەوە یاخود بەجێرەی بە تۆتەڵەکەی بەگشتەکەی. بەڵێ ئەو کەیسانەی ئێمە کە لە 2019 لە دادگاکانە ئەوەی مدەوەر کە ساڵانی پێشتر مابوو 55 کەیس بوو، ئەوەی ئیحالەش کرایە لە 2019 75 کەیس، بە هەمویان کردی 130 کەیس. لەو 130 کەیسە کە ئەوەی محکوم کرایە 41 کەیس محکوم کرایە و ئەوانەی ئازاد کراون 34-ن، ئەوانە کە حەسم کراون. ئەگەر دەکاتن تۆتەڵی حەسمەکان 75 و ژمارەی تەمیزکراوەکان ئەوەی تەمیزمان کردەوە کە بڕیارەکانی دادگای کەتن و تاوان 20 بڕیارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. لێر کۆنا هەر بۆ بەرچاوڕوونیتان هاتیرە بە شێوازێکی تکە داماڕشتە ئەوانەی محکوم کرایە، ئەوانەی ئازاد کرایە و ئەوانەی تەمیز کراونەتەوە بەجێرەی پلە و پۆست لە وەزیری ڕابگرە هەتا وەکو کابرایکی کاسب. ئەوە هەمووی بەس بەژمارە. ئەمە سوکان گوتمان زووتر بە شتێک بدەین دەستگا ڕاگەاندنەکان، دواتر ئەوە ناوەکانیشیان بە ناوەوە دەدرێتە پەرلەمانی. دوای ئەوەی کە درا پەرلەمانی لە پەرلەمان ئەوانەی بنبڕ کراون، یعنی گەیشتە قۆناغی کۆتایی هەیە چکە تەمیزکردنەوە مایە. ئەوەی تەمیزکردنەوەی مایە بە عروف دەدەینە پەرلەمانیش، ئەوەی بنبڕیش کرایە بە ناوی ئیسمی سولاسی دەیدێنە پەرلەمانی. و زۆر سپاس کاک بڕیار. کاک بڕیار، ئەمن هاتیمە ئاماری دەستەی فەرمانگەی یاسایی کە بەشی داواکانە. ئەویش هەموو ئی فەرمانگە یاسایی نییە، هەموو فەرمانگە یاسایی بەس بەشێکە لە بەشی ئەوکان. ئەو ئامارەمان خستە بەردەستان. ئەوی جەنابەت باس دەکەی لەوانەیە لە فەرمانگەی لێکۆڵنەوەکان نە من نە من نە کاک دکتۆر عەدنان مچنە ئاگادار نەبین، قۆناغەکان نازانین. هەر سەبارەت بە ئامارەکەی زۆرترین دۆسیەی گەندەڵی لە کام شار ئێستا ئەو بە ئامار دەتانرێتێ ئەوە تەوا تەوزیع دەکرێتن بە ژمارە و داتا بە ژمارە بابرێن ئەو کەیسانەی کە شەر نییە برێن ئەوە لە شاری هەولێر ئەوەندەیە یان لە سلێمانی ئەوەندەیە. ئەو هەواڵانەی ئێمە لەبوو ئێمە بەدەست ئێمە گەیشتووە کێسەکان دادگایی کراون. ئێستا لە هەولێر 59 کەیس ئیحالە کرابوون، ئەوانەی ساڵانی پێشتر و ئێستاکە. سلێمانی 43 کەیس، دۆهۆک 28 کەیس، بە هەمویان 130 کەیسن. بەڵام ئەگەر بین دابەشی بکەین لێکوانە لەم کەیسەکانی 2019 23 کەیس ئی هەولێرە، 26 کەیس ئی سلێمانیە، 26 کەیس ئی دۆهۆکە. بەڵێ ئەنگۆ دەستگا ڕاگەان توان لە خۆیان تەحلیل لەبوو ئەو ژمارانە بکەن. و بەڕێزان دەمانەوێت ئاماری کەیسەکانی گەندەڵی لە هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵیش بخەینە ڕوو. بەڵام پێش ئەوە دەستەی دەستپاچی بە پێویستی دەزانێت چەند خاڵێک وەک هەمیشە دووپاتی لەسەر بکاتەوە.
کە بە پێویستی دەزانین بۆ ئەم قۆناغی ئێستای دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان کە بریتین لەمانە. یەکەم، هەموارکردنەوەی یاسای دەستە بەو شێوەیە کە زامنی زیادکردنی دەسەڵاتەکان و پێداویستەکان بکات کە ڕەشنووسی هەموارکردنەوەکەمان لە پەرلەمانی کوردستانە و لە 16 دەی 2019ەوە تا ئێستا کاری لەسەر نەکراوە. دووەم، دەستگا حکومیەکان بە ئەرچی خۆیان هەڵبستن لە دابینکردنی بینا و پێداویستی مرۆیی و مادی بۆ دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان و هاوکاری بکەن لەگەڵ ئەم دەستەیەدا. سێەم، دابینکردنی دادگایەکی تەرخانکراو بۆ کەیسەکانی گەندەڵی کە زامنی زوو یەکلایکردنەوەی کەیسەکان بکات. چوارەم، ئەو پێداویستیانە گرینگە بۆ فراوانکردنی کاری دەستە. ئەگەر لە ساڵانی پێشوودا تەرخان بکرابایە، کار و چالاکیەکانی دەستە زۆر گۆڕانکاری بەسەردا دەهات. بۆیە جارێکیکە دووپات دەکەینەوە تا دابین نەکردنی ئەو پێداویستیانە و هەروەها نەچوونە پێشەوەی کارەکانی دەستەی دەستپاچی بەم شێوەیە دەمێنێتەوە. ئەوەی کە ئێستاشەیە لە چاوەڕوانی ئاستی خەڵکی هەرێمی کوردستان دانیە و پێمان وایە تا ئەو پێداویستیانە دابین نەکرێ ناتوانین هەنگاوی زیاتر بچینە پێشەوە.